وێڕای دەستکاریکردن و ڕاگەیاندنی سیستەمێکی نوێی موچە لەلایەن حکوومەتەوە، بەڵام مەنگاوەکەی حکوومەت بۆ چاکسازی لە پاشەکەوتی موچە لەلایەن مامۆستایان و فەرمانبەرانەوە ڕەتکرایەوە. بەترۆکانیان ناخەڵەتین بە نەسەدانی و تۆی یەکی موچە بازی نابی. لە ئاڵەبجا خۆپیشاندان و ناڕەزایی ئەنجام درا و مامۆستایان و فەرمانبەران و هاوڵاتیان داوایان کرد دەبێت حکوومەت پاشەکەوتی موچە بە یەکجاری هەڵبوەشێنێتەوە. بەڕاستی ئێمەەوە بە پاشەکەوت نازانین ئەو بە سیستەمێکی موچەی دەزانین و هەر جۆرێک لەو شێوازە بڕیارانە بە خەڵەتاندنێکی خەڵکی ئەزانین بۆ چاواشەکردنی خەڵک، چونکە لە ڕابردووە حکوومەتی هەرێم بە شێوازێک تاقی کراوەتەوە کە بە هیچ جۆرێک متمانی لای هاوڵاتیانی خۆی نەماوە. کاتێ لە شاخ بوون لامان پیرۆز بوون کە هاتنە ناو شار زۆر قێزەون بوون. دروستان کرد حکوومەتی هەرێم هیوامان وابوو ببنە مەڵهەم. شەڕ براکوژی ئێوە کردتان سەروەت و سامان هەمووی فرۆشت هەمووتان فرۆش. خۆپیشاندان و ناڕەزایی مامۆستایان و فەرمانبەران شێوازێکی مەدەنیانی وەرگرتووە بۆیە ڕای دەگەێنن بەردەوام دەبن تا سیستەمی پاشەکە و دەڵدەوەشێننەوە. هاوکات ڕەتی وتەکانی سەرۆکی حکوومەتیاندایە و دەڵێن ئەوان بە قەڵەم و پێنووسەکانیان بەردەوام دەبن لەسەر خەباتی مەدەنیانە لەسەر شەقامەکان. ئەوەش بە سەرۆکی حکوومەت دەڵێن ئەوەی چەقۆ دەمانچە بەکاردێنێ خۆتانن نەک مامۆستایان. بەتوندی دانەی ئەو لێ دوانانەی نێکشیربان بارزانی لەبارەی ئازادی خۆپیشاندان و وێناکردنی خۆپیشاندەران بەوەی کە چەقۆ و دەمانچەیان پێیە دەکەین و هەموو هەڕەشە و چاوکردنەوەکانیشی زۆر بەبێ بایە خەزانین. کە بە دەربڕینی شەڕەگەڕەک پێمان دەڵێت ئەوان چەقۆ دەمانچەیان پێ بێت ئەوە ئێمە چەقۆ دەمانچە بەکاردێنین. چونکە دڵنیای خەڵکی سەربەرزی کوردستان لەو جۆرە پەیامانە ناترسن. قارەمانێتی و هەڕەشەکانی ئەوان باڕووی لە حەسەن بلایس و ئەبوو ئیزرائیل و هاوشێوەکانی بێت. چەکی ئێمە تەنها ئەو قەڵەمەیە ئێمە فێریان ئەکەین کە بایکۆت بەردەوامە و خۆپیشان بەردەوامە تا ئێستا خۆپیشاندەرێک نەک چەک و تەقەمەنی یاخود چەقۆی پێبێ دەرزێکیشی پێ نەبوو کە ئازاری هێزە مەدەنیەکانی پێ بدات. گەرچی مەترسی فۆتانی خوێندنی ئەم ساڵ زۆر نزیکە، مامۆستایانیش ڕای دەگەێنن متمانیان بە بەڵێن و کردەوەکانی حکوومەت نەماوە. بەو سیستەمە نوێی حکوومەت لەبارەی موچەوە ڕازی نین و دەرگای قوتابخانەکان ناکەنەوە. وازیش نایەن و بەردەوام دەبن لەسەر و خەباتە مەدەنەی دەستیان پێکردو و فەرمانبەرانیش تەنها باڵوەشانەوەی سیستەمی پاشەکەوتی موچە و پێدانی موچەکانیان بە تەواوەتی بایکۆت و مانگرتنەکانیان دەشکێنن. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.